گفتوگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی ڕووداوەکان. ئەمڕۆ تەوەری گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆمان لە چەند تەوەرێک پێکاتەوە. لە تەوەری یەکەمدا باز لە دەوڵەتی تورک و خنکاندنی هەرێمی کوردستان دەکەین. لەم ڕۆژەوە راپۆرتێکمان هەیە لەسەر خنکاندنی هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتی تورکەوە. دوا بە دوایەوە سکاڵانامەیەک دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لە هەرێمی کوردستان تۆمار دەکرێت. لەسەر ئەم تەوەرە بەڕێز دکتۆر محەممەد کیانی پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی عێراق میێوانمان دەبێ و تەوەری دووەمی گفتوگۆی ڕووداوەکانمان دۆسیەی شەهید جیهان تەها کە ئێستا یەکێکە لەو دۆسیانەی لە دادگای فیدرالی ئەمریکا ڕوبەڕووی بنەماڵی بارزانی و کەسە دیارەکانی بنەماڵی بارزانی بووتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوو بەشدار حەسەن پارێزەری پێشووی دۆسیەکە چاوپێکەوتنێکی کردو. لە چاوپێکەوتنەکە لێدوانێکی داوە. ئەم لێدوانە کاریگەری بنەماڵەی شەهید جیهانی تووڕە کردووە و لەم بارەیەشەوە هەم بنەماڵەی شەهید جیهان تەها لێدوانیان هەیە، هەمیش لێدوانی پارێزەر بەشدار حەسەن دەکەینە گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆمان. گفتوگۆی ڕووداوەکان دەست پێ دەکات. دەوڵەتی تورک هەرێمی کوردستانی خنکاندووە کەچی بانگەشەی ژیان دەکات بۆ خەڵکەکەی. لە کاتێکدا دەوڵەتی داگیرکەری تورک بە دروستکردنی بەندا و عێراق و هەرێمی کوردستانی خنکاندووە و بردومانی هێرشەکانی ژیانی خەڵکی وێران کردووە کەچی پەدەکە بۆ ڕێکلامی پرۆژەیەکی بازرگانی بنەماڵی بارزانی تورکێکی فاشستی هێناوەتە هەرێمی کوردستانەوە. لە هەرێمی کوردستان و تورکیا دەڵێت لە تورکیا ئاو بۆ ژیان بۆ هەرێم دێنین. لەم بارەیەوە دۆسیەکمانەیە. ساڵانێکە دەوڵەتی داگیرکەری تورک لە ڕێگای سەربازی و کەلتوری و کۆمەڵایەتی و ژینگەییەوە داگیرکاری لە باشووری کوردستان و عێراق ئەنجام دەدات. هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان کۆمەڵ کوژ دەکات کەچی پارتی دیموکراتی کوردستان پەدەکات لە ڕێگای نەوەکانی بنەماڵی بارزانیەوە دەیانەوێت شێواندن و تێکدانی نەریت و ئەخلاقی کۆمەلگا و کەلتوری کوردەواری لە دراماکان بکەنە ڕاست. نەبوونی پلان و خراپی ماستەرپلان لە شاری هەولێردا وای کردووە لە وەرزی گەرمادا هەولێر لە بێ ئاویدا بخنکێت و لە زستانیشدا مەترسی دروستبوونی لافا و بەرەوکی هاوڵاتیانی ئەو شارە بگرێت. ئێستا بانگەشەی دروستکردنی شارێک دەکرێت لەسەر دەریا. بەڵام ئایا هەولێر هیچ دەریایەکی لەوە نزیکە یاخود ئەم دەریایە دەستکردە چۆن دروست دەکرێت؟ وەکو میدیاکانی پەدەکە و بنەماڵی بارزانی کردویانەتە هەڵا و گوایە ئاوی پرۆژەکە لە تورکیاوە دێت بۆ دروستکردنی ئەو دەریاچەیە دەستکردەی کە بڕیارە پرۆژەکەی لەسەر دروست بکرێت. بەڵام ئەوەی بڕاک ئۆزڤیت دەیڵێت زۆر جیاوازە و ئەو خاکەی کە تورکیا داگیری کردو ئێستا خۆی وەکو خاوەندار پێناسە دەکاتەوە لەوێوە ئاو بۆ پرۆژەکە دابین دەکەن. کوردوتەنی ڕۆنی خۆمان دەداتەوە لە سمێڵی خۆمان. براک ئۆزڤید لە وەڵامی ئەوەی کە ئاوی ئەو پرۆژەیە چۆن دابین دەکرێت دەڵێت ئاو ژیانە ئیدی ئاو لە تورکیاوە دەهێنرێتە ئێرە. هاوکات ئەندازیاری پرۆژەکە دەڵێت ئێمە لە دووری 32 کیلۆمەترەوە ئاو دەهێنینە هەولێر لە پرۆژەی ئاوی زاپەوە. ئاو دەگاتە ئێرە دەریاچەیەکی 300 مەتری. دەریاچەیەکی 300 مەتری دووجا هەیە و پڕی دەکەین. ئێمە ژیان دەهێنینە ئێرە و پاشان بۆڕاک وەک ئەوەی خێر بە خەڵکی هەولێر بکات و بە شێوەیەکی گاڵتە زارانە دەڵێت خەڵکی ئێرەش پێویستیان بە ئاوە، پێویستیان بەوەی ئاو ببین و بستنە ناو ئاو. ئاو یەکێکە لە گرنگترین هۆکارەکانی پرۆژەکە.
لە دوای ڕاگەیاندنی پرۆژەکە و هێنانی ئەم تورکە فاشیستە و کاردانەوەکان خێرا بوون و هاوڵاتیانی باشووری کوردستان لە تەواوی توێژە جیاوازەکان ڕەخنەیە لە دەسەڵاتدارانی هەرێمگرت بۆی چۆن دەکرێت کار لەسەر دروستکردنی چینایەتی بکرێت لە کاتێکدا بەهۆی سیاسەتی تاکڕەوی و ئەقڵێتی خۆسەپێنی بنەماڵەی بارزانیەوە قەیرانەکانی دارایی دروست کراوە دەست خراوەتە بینە قاقای هاوڵاتیانەوە سەرڕای هەبوونی هەژاری و بێکاری و ئەو ڕێژە زۆرەی کرێنیشین بەڵام بێبەرامبەری زەوی تەرخان دەکرێت بۆ پرۆژەیە کە تەنها سوودی بۆ چینی دەوڵەمەند و سەرمایەدار و دەسەڵاتدارە لەم بارەیەوە عومەر گوڵپی پەرلەمانتاری پێشووی هەرێم و دەرچووی ئەم خولە دەڵێت پرۆژەکە رای پاڤلیۆنە لە باشترین شوێنی شاری هەولێر لە نێوان هەردوو شەقامی 100 مەتری و 120 مەتری نزیک 2 ملیۆن مەتر زەوی بێبەرامبەری پێدراوە پرۆژەکە 806 ڤێلا لە خۆ دەگرێت ڤێلاکان لە ڕووبەری 400 مەتر دووجاوە دەست پێ دەکات تا دەگاتە 1000 مەتر دووجا نرخی هەر ڤێلایەک لە 2 ملیۆن دۆلارەوە واتە 200 دەفتەرەوە دەست پێ دەکات بۆ 5 ملیۆن دۆلار وە زیاتریش دەشرێت ئەم ملیۆن دۆلارانە هیکێن و لەکوێوە هاتوونەتەوە دەستنە گیرفانی کێ من پێم وایە کڕینی ڤێلایەک لەم جۆرە پرۆژانە ئەگەر حرام نەبێت ئەوە خیانەتی نیشتیمانیە خەڵکی هەولێر ئاوی خواردنەوەیان دەست ناکەوێت بەڵام لە پرۆژەی پاڤلیۆ دەریاچەی دەستکردەیە جێی خۆیەتی بپرسی ئەرێ هەر بەڕاست بەکام بڕیار و بەکام بەڵگە و ڕێککەوتن ئاوی ڕووباری زاپ خاکی تورکیا وەکو خێر سەدەقە دەیدەنەوە هەولێر ئایا ڕاکێشانی ئاوی زاپ بەو ڕێژە زۆرە بۆ ئەو پرۆژە چکاریگەری لەسەر بەندایی دۆکان و ئاوی خواردنەوەی سنووری پارێزگای سلێمانی دروست دەکات ئایا بەچی ئاسایەک دەکرێت داگیرکاری و کۆمەڵکوژی تاڵانکاری لەسەر خاکی کوردان ئەنجام بدرێت و دواتریش بێت بانگەشەی هێنانی ژیان بکەیت چۆن دەکرێت بە دراما و فلیمی تورکی کە پەخشکردنی بە یاساکانی تورکیا لە ناوخۆی وڵاتە قەدەغەیە و بوڕاک ئەکتەرێکی سەرەکی بوو کاری لەسەر تێکدان و لەناوبردننی عەقڵیەتی کۆمەلگا و کەلتوری کوردەواری کردو ئێستا بیکەیتە فریاد ڕست بۆ ئابووری و داهێنا ئایا پرۆژەکانی تاترس و عادل متحیدە چی لێ هات و چی لێ سەوز بوو بۆ شاری هەولێر و باشووری کوردستان جگە لە سپیکردنەوەی پارە و دزینی داهاتی هاوڵاتیان پێدەچێت بوڕاکیش فێری بازرگانیەکە بوو بێت و لە ڕێگاینەوەی بارزانیەکانەوە ئەم کارەی خۆی ئەنجام بدات ئەرێ هەر بەڕاست خێرە تورکێکی ڕەگەزپەرستی نزیک لە ئەکەپا کە پشتیوانی لە ئۆردوگان و سوپاداگیرکەرەکەی کرد و لە داگیرکردنی عەفریندا دێتە هەولێر بۆ ئەنجامدانی پرۆژە ئەمانە و چەندەی پرسیاری تر کە پێویستە ڕوبەڕووی دەسەڵاتدارانی هەرێم بکرێتەوە کە بەدەستی خۆیان پەتیان کردوتە ملی خۆیان و گرێدانەکەشیان داوەتە دەستی ئەقڵیەتی فاشست و ڕەگەزپەرستی تورک. سکاڵانامەیەک دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لە داواکاری گشتی هەرێمەوە دەجوڵدرێت. دژی داگیرکاری و دەست درێژەکانی دەوڵەتی تورک لە ناو خاکی هەرێم و محەممەد ڕێکانی ئەندامی داواکاری گشتی هەرێم سکاڵایەکی کرد و نووسراوێکیشی بەمەستی بە دوواداچوون ئاراستەی سەرۆکی داواکاری گشتی هەرێم کردووە. دکتۆر محەممەد ڕێکانی ئەندامی داواکاری گشتی هەرێم نووسراوێکی بە دوواداچوونی ئاراستەی سەرۆکی داواکاری گشتی هەرێم کردو لە دژی داگیرکاریەکان و دەستدرێژەکانی دەوڵەتی تورک لە ناوخاچی هەرێم هەروەها داوا لە لەتیڤڕەچی سەرۆک کۆماری عێراق و نێچیروان بارزانی سەرۆکی کاربەڕێکەری هەرێمی کوردستان و دەکات داوا ڕێکاری یاسایی بگرنەبەر لە دژی بەزاندنی سنووری هەرێمی کوردستان و پێشێرکاریەکانی سەروەری ڕێگیریکردن لە گوندنشینان لە هەرێمی کوردستان کە بستنەوە گوندەکانیان. سکاڵانامەکە لە پاش بڵاوکردنەوەی دیمەنێک دێت کە سوپای داگیرکەری تورک لە برادۆست لە ناو دڵی هەرێمی کوردستان ڕێگیری لە گوندنشینان دەکات بستنەوە گوندەکانی و داوای کارتی نیشتیمانیان لێ دەکەن و سوکایەتیان پێ دەکەن. دەقی سکاڵانامەکەی دکتۆر محەممەد ڕێکانی ئەندامی داواکاری گشتی هەرێم بەم شێوازەیە بۆ بەڕێز سەرۆکی داواکاری گشتی هەرێمی کوردستان بابەت ڕێکاری یاسایی وەک بەڕێستان ئاگدارن کە سەروەری خاکی هەرێمی کوردستان لە چوارچێوەی سەروەری خاکی وڵاتی عێراق هەر پێشێرکردنێکی ئەم سەروەریە دەبێتە پێشێرکردنی دەستوری عێراقی ساڵی 2005 و مادەی 67 هەروەها ئەرکی سەرۆک کۆماری عێراقە بەپێی مادەکانی سەرەوە کە سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان بپارێزێ بە هەمان شێوە ئەرکی سەرۆکی هەرێمی کوردستانە بەپێی ئەو سوێندەی خواردوێتی کە لە مادەی نۆ یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانی ساڵی 2005 دەردەکەوێت هاتووە
کە یەکێتی و بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بپارێزێت و بەپێی ئەو گرتە ڤیددیۆی کە بڵاو کراوەتەوە دەردەکەوێت کە هێزێکی سوپای تورک لە ناو خاکی هەرێمی کوردستان ڕێگری لە هاوڵاتیانی سڤیلی هەرێمی کوردستان دەکات بستناوە سەر گوند و شوێنی خۆیان کە ئەمەش بە پێشێرکردنی دەستوری و یاساکانی عێراق و هەرێمی کوردستاندا دەندرێت و سوکایەتی و پێشێرکردنی مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. بۆیە داوا لە بەڕێستان دەکەین ڕێکاری یاسایی بگرن نەبەر بە پێی یاسا بەرکارەکان دژی ئەم سەرپێچیە لایەنەی کەم تەرخام. دکتۆر محەممەد ڕێکانی ئەندامی داواکاری گشتی حوتی 4 2025. بەڵێ بەڕێزان، سوپای داگیرکەری تورک لە ساڵی 1992 لە سنووی شاری هەولێر و دەڤەری بادینان و باڵەکاتی بارگای سیخوڕی دروست کردو و دواتر بە ڕەزامەندی بەڕێوەبەرایەتی باشووری هەرێمی کوردستان 20 خاڵی جیاجای لە باشووری کوردستان داناوە و بارگای سەربازی و ناوەندی میتی دامەزراوەوە بە کوێرەیە و داتایانەی لەسەر چاوە تورکیەکان بەردەستگەویشتون. یەکەم بارگای سەربازی تورک لە ساڵی 1992دا لە شارەدەی سلاعدین پیرمان دروست کراوە کە دەکەوێتە 25 کیلۆمەتر دوور لە شاری هەولێرەوە. بارگاکانی پاشان بارگای سلاعدین سوپای تورک لە هەرێمی لە هەولێر، زاخۆ، سلێمانی، دیانە، باتوفا، بامەڕنێ، کانی ماسی و یەکینەکانی خۆی جێگیر گرتووە. لەسەر ئەم بابەتە پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی عێراق بەڕێز دکتۆر محەممەد کیانی میێوانی گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆمانە. دکتۆر محەممەد زۆر سپاس کە میێوانی گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆمانی. زۆر سپاس بۆی وەش. دکتۆر ئەگەر لەوەوە دەست پێ بکەین، ینی لە ڕۆژی عوتی مانگ هێزێکی دەوڵەتی داگیرکەری تورک لە ناو دڵی هەرێمی کوردستان لە سنووری برادۆست ڕێگری لە هاوڵاتیان دەکات داوای کارتی نیشتیمانی لە هاوڵاتیان دەکات و ڕێگە نادەبستنەوە ناو زێدی خۆیان. ینی ئەمە چی دەگەێنێت؟ ئەمە ئیهانەتکردنی هاوڵاتیانی کوردستانە کە زێدیان داگیراوە، نەبوونی سەروەریە لە خاچی خۆمانە و بێکەرامەتیکردنە بە هاوڵاتی کوردستان. ئەوە مەسەلەکەیە. نەوەک دەوڵەتێکی داگیر کرد نابێتە خاچی تۆوە، ئەگە هاتوۆتە خاچی تۆ بەشەوە نابێت ئیهانەت بکە، نابێت داوای ئەوەی لە تو بکات کە کارتی ناسنامەت لێ وەربگرێ یان ڕێگری لێ بکە. کە ڕێگری دەکات معنای وایە دەستی واڵایە، معنای وایە ئەو ناوچانەی کلەیەتی ئەو جێگایانە سەروەریان نییە. ئەو سەروەری کە لەو جێگایانە سەروەری نەبێ معنای وایە عێراق بە تەواوی سەروەری نییە بە نسبەت تورکیاوە. بۆیە ئەوە ئیهانەتکردنە بە هاوڵاتیان و بەڕاستی دەسەڵاتداری ئێمەش ئەتا ئێستاکە لەوە چێ بینی ئەوە چەند ساڵە بەردومانی هەموو گوندەکانە کرێ شەهید دەدرێت، یەک کەس باسی شەهیدەکان ناکات، بەڵام کە جوندیەکی تورک ئەکوژرێ ئەچن ئەوەی بۆ دێنەوە، یعنی داوای لێبوردنەکەن یا ئەوەیان بۆ نێرن برین بۆ حکومەتی تورکیە نێرن. ئەوە گاڵتەکردن بە هاوڵاتی کوردستان. ئەوەیە مەسەلەکە. بەڵێ ئایا مەسەلەی دیبلۆماسیە، مەسەلەی بەرژەوەندی تایبەتی دەسەڵاتدارانی کوردستانە بە هەر شێوێک بێت، معنای وایە ئێمە هەتا ئێستا نەگەیشتینێتە ئەو مەرحەلەیە کە ئێحساس بە سەروەری نەتەوەیی بکەین، بە گەورەی هاوڵاتی خۆمان بکەین و بیان پارێزین لە دەستی دوژمن، لە دەستی دەرەچی. بەڵێ دکتۆر ئەگەر پرسی ئەوە بکەین، ینی حکوومەتی باشووری کوردستان هەرێمی کوردستان دەڵێم ئەگەر پرسی ئەوە بکەین، ینی باشووری کوردستان نزیکەی 30 ساڵە دام و دەستگای فەرمی پەرلەمان حکوومەتی هەرێم سەرۆکایەتی هەرێمی هەیە، ینی چۆن دەکرێت دوای 30 ساڵ تاوەکو ئێستا
نەک ئەوەی ناتوانن بەرگری لە خاچی هەرێمی کوردستان بکەن، ناتوانن لەسەر هاوڵاتیانیشی بە جواب بێن کە ڕێگری لێ دەکرێت بچێتە شوێنی باو و باپیرانی خۆیەوە. بەڵێ مەسەلەکەوەیە بەڕاستی دەسەڵاتدارانی ئێمە بەکەم سەیری خۆیانەکەن و سەیری هاوڵاتی شەکەن. هاوڵاتی کوردستان بەدەستی دەسەڵاتدارانی هەرێمەوە من بەڕاستیەوە نییە بێ لۆمەی ئەوە بکەم بە قەسیب لە بەرحیزبێک، نا ئەوە حەقیقەتە کە تۆ ئەبینی ئیهانە بە هاوڵاتی دەکرێت کە نایدەنگ کە ئەکوژدێ قسەی لەسەر ناکەی معنەوەیە تۆ قەدری هاوڵاتی خۆت نازانی، کە قەدری هاوڵاتی خۆت نەزانی دەبێ قەدری نەتەوەکەشت نەزانی، قەدری ئەو دۆخاکەش نازانی کە لەسەری دەژی یا حکمی لەسەرەکەی. ئەوانە مشکلی ئەساسینە کە بەڕاستی تێگەیشتن لەوانە زۆر ئەساسینە بۆ ئەوەی کە تو ببیێنەتەوە، کە بۆ ئەوەی ببیە ئەحساسی نەتەوایەتیت لە مشکابێ، ئەحساسی هەست بە مەسئولیەتکردن هەبێ بەرامبەر بە هاوڵاتی، بە بەرژەوەندی هاوڵاتی. ئێمە ئەو ئەحساسانە نییە لە ناو دەسەڵاتداری هەرێمە. ئەوە مشکلێکی زۆر گەورە ئەخولقێنێ بۆ خەڵکی کورد. مثلەن لە منتیقەی بادینان سارێک تیارەی تورکیا لێدایە تۆ بوو لێدان هەندێ هاوڵاتی عەرەب کوژدان. ڕاستە دەستیان خۆش بێ کە هاتنە جواب بوو، دەنجیان هەبوو و احتیزازیان کرد بە هەموو شێوەیەکی دەیانویست تورکیا تا تۆمەتبار بکەن، بەڵام هاوڵاتی ئێمە ئەکوژرێت کەس نییە لەسەری بێ بەجواب بێ. ئەوە مشکلێکی گەورەیە، نە حکومەتی عێراق لەسەری بەجواب دێن، نە حکومەتی هەرێمیش لەسەری بەجواب دێن. یعنی ئێمە لە حالەتێکانە کە هیچ کەسێک نییە دیفاعمان لێ بکە، کە دیفاع لێ ناکە معنەوەیە تو بۆ کوشتن ئامادەیتە، بۆ کوشتن ئامادەیتە. ئەوانە دەبێت مەسلحەتێکی تایبەتی خۆیان هەبێ لەگەڵ دەوڵەتەی داگیرکەرە. ئەوەش ڕاست نییە لەسەر ئەساسی بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بێ، معناوە تو هیچ ڕەبتێکت نییە بەرامبەر بە ڕەبتێکت نییە بە خەڵکی کوردستانەوە و هیچ بۆیە ئەحساس بە مەسئولیەت ناکەی بەرامبەر بە هاوڵاتی کوردەوە، کەوا بێ معناوە تۆ وەکو نەتەوە سەیری خۆت ناکەی. ئەگەر لە گەورەترین حالەتە کورد خەڵکی کورد یعنی عملێکە لە بازارێکە ئەو دەسەڵاتدارانە بەکاری دێنن بە شێوەیەکی ڕەزیل زەلیلیش نەک بە شێوەیەکی سەربرندانە، چکە تۆ کە هاوڵاتی دەکوژدێ هاوڵاتی زیانی لێکەوێ نەتوانی دیفاعی لێ بکەی معنایە تۆ کەسێکی زەلیل. ئەو دەسەڵاتە زەلیلە بەس بۆ مانەوەی خۆیان بۆ بەرژەوەندی خۆیان هەموو شتێک. کاگێکتۆرگە پرسیاری ئەوە بکەین ینی لە چەند ڕۆژی ڕابردوو ئەندامێکی دەستەی باڵای داواکاری گشتی هەرێمی کوردستان سکالایەکی دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و ڕێگیریەکان لە هاوڵاتیانی برادۆست پێشکەش بە دەسەڵاتی دادوەری کردووە لە هەرێمی کوردستان. ئەم هەنگاوە چۆن هەڵدەسەنگێنی؟ پێت وایە کاریگەری هەبێت؟ ئەوە هەنگاوێکی باشە وەکو کە داواکاری گشتی هەستاوە بە ئەرچی سەرشانی خۆی، بەڵام ئایا کێوە ئەسێت ئەیداتە ئەوە لێکۆڵینەوەی لێ ناکرێت لە دادگا، بۆ ناکرێتە لەبەرەوەی دادگا مستەقل نییە، سەربەخۆ نیە، سەر بە دەسەڵاتە دەسەڵاتیش نایەوێت هیچ شتێک کە بە خەوشی ئەو لایەنە داگیرکاریە بێکە لە تورکیاوەیە کە تورکیایە هاتێتەوە عێراقی کوردستان و عێراقی خاکی کوردستان و عێراق داگیری کردووە، بەڵام کەس نابێت لەسەری بەجواب بێ لەبەر ئەوەی تووڕەبوونی دەسەڵاتدارانی تورکیا ڕەنگە زەرەر لە بەرژەوەندی دەسەڵاتدارانی هەرێمەدا. بۆیە ئەو داواکاری گشتی ئەگەر ئەو گیشەی کردی شتێکی پیرۆزی کردی، شتێکی وازبێکی بە وازبی خۆی ئەستاوە، بەڵام کەس نییە بە دوواداچوونی بۆ ئەو مشکلە ئەساسیەکەیە. بەڵێ ینی کاگێکتۆر ئەگەر پرسی ئەوە بکەین ینی دەسەڵاتدارانی باشووری کوردستان هەرێمی کوردستان لەبەر بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان بێدەنگن لە بەرامبەر پێشێلی مافی هاوڵاتیان و سەروەری خاچی هەرێمی کوردستان. لەلایەکی تریشەوە دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی
ئەوەندە زەلیلە بەدەست دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە کە ناتوانێت ڕوبەڕووی ئەم شەپۆڵە داگیرکاریە بێتەوە. بە بڕوای ئێوە لە حاڵەتێکی لەو شێوەیەدا چی بکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی بەرامبەر بە دەسەڵاتدارانی تورک بۆی لە ناو خاچی هەرێمی کوردستان دوور بکەونەوە؟ خۆی ئەگەڕێتەوە سەر هاوڵاتی کورد. هاوڵاتی کورد چۆن ئەتوانێت فەرزی ئیرادەی خۆی بکات بەسەر دەسەڵاتدارانە بە دەسەڵاتدارانی هەرێما بۆ ئەوەی بتواندرێت دەسەڵاتدارانی عێراقیش تەنها هەرێم لێی بە ئەوە نییە لێی لەو شتە بەرپرس نییە، دەسەڵاتدارانی عێراقیش بەرپرسن بۆ لەبەر ئەوەی ئەوانی نایەنەتوە. ئەوان ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم لەبەر بەرژەوەندی خۆیان نانە جواب، بەڵام دەسەڵاتداری عێراق دەبێ بێتە جواب لەبەر ئەوەی ئێمە بەشێکین لە سیادەی عێراقی، لە سەروەری عێراقی کە نایەتە جواب معنای وایە مواتنی کورد دەرەجە دووە، دەرەجە سێیە، بۆ لەسەر هاوڵاتی عەرەبەکان هاتنە جواب بەس لەسەر کوردەکان نایەنە جواب. معنای وایە لێرە نەقسێک هەیە لە تەمسیلکردنی کوردە، لە نوێنەرایەتی بۆ کوردە. معنای ئەو دەسەڵاتدارانەی هەرێم کە نوێنەرایەتی کورد ناکەن دەبێت دەسەڵاتی عێراق خۆی بە باش پرس بزانێ، ئەو بێتە پێش هاوڵاتی کورد وەکو دەرەجە یەک سەیر بکە، بەڵام کە نایەتە پێش ئەوە مشکلێکە. ئەو لێرە ئەکەوێتەوە سەر هاوڵاتی. چۆن هاوڵاتی کورد ئەتوانێت داوای ئەوە بکرات کە هاوڵاتێکی دەرەجەیەکە دەرەجە دوونیە، ئەوە یەک دوایی چۆن ئەتواندرێت نەکرێتە کالایەک لە بازاڕی کڕین و فرۆشتنی دەسەڵاتدارانان لەگە هێزی دەرەکی. ئایا هاوڵاتی کورد گەیشتە ئەو دەرەجەیان نا؟ بە قەناعەتی من زۆر ئێمە لەوە دەبێت لەومەی هاوڵاتی بکرێت لەبەر ئەوەی هوشیاری نەگەشتە ئەو ئاستەی ئێمە هوشیاری نەتەوەی بۆ ئەوی بتوانین فەرزی ئیرادەی خۆمان بکەین. کە ناتوانین فەرزی ئیرادەی خۆمان بکەین یان هاوڵاتیەک دروست کراوە، ئەو هاوڵاتیە ئامادەیە کە سازش بکات لەسەر بەرژەوەندیەکانی خۆی، لەسەر بوونی خۆی، لەسەر سەلامەتی خۆی بۆ ڕازیکردنی دەسەڵاتداران. ئەوە مشکلە هەرا گەورەکەی ئێمەیە، بۆیە داکەوێتەوە سەر هاوڵاتیان چۆن ئەتواندرێت ئەوە بکرێت. ڕاستی ئەوە یەک لە ئەوەکانە یەک لە ئارکەکانی کەسانی نخبەیە. ئایا کەسانی نخبەمان هەیە؟ ئەم بە قەناعەتی من نە ئۆپۆزیسیۆنمان هەیە لەو ئاستە بێ، نە کەسانی نخبەشمان هەیە لە گەیشت بێتە ئەو ئاستە کە حس بەوە بکات کە پێویستە ئەو کۆمەلگایە ڕێک بخرێ بە شێوەیەک لەسەر ئەساس لەسەر بنەمای بەرژەوەندی هاوڵاتی، لەسەر ئەوەی کە هاوڵاتی بەرژەوەندی خۆی بزانێت لەبەر کە هوشیار بکرێتەوە بە بەرژەوەندیەکانی خۆی، داوە هەتاکو بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و داوای مافەکانی خۆی بکات. ئەوجا لە دەسەڵاتدارانی هەرێم بێ، لە دەسەڵاتدارانی بەغدا بێ، یا لە دەسەڵاتداران بەگژ دەسەڵاتداری دەرەچیەوە بێت بڕوە ئەوە کە دەسەڵاتدارانی دەرەچی کە پێشێلی مافەکانی یەکات لە ناو خاکەکەی خۆیان بە گژیان نابێتەوە. ئەوانە ئێمە پێویستمان پێ. کاگێکتۆر جەنابتان پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی عێراقن، ینی بە بڕوای ئێوە جەنابتان پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی عێراق بوون، ینی پێ وایە جگە لە هەرێمی کوردستان دەتواندرێت لە ڕێگای بەغداوە یاخود لە ڕێگای نوێنەرەکانی کورد لە بەغداوە بتواندرێت ڕێگیری بکرێت لە لەشکرکێشی دەوڵەتی تورک، قوڵبوونەوەی زیاتی لەشکرکێشی دەوڵەتی تورک بۆ قوڵایی هەرێمی کوردستان؟ بەێ ئەوە بە ئاسانی دەبێت یەک لە ئەرکەکانی پەرلەمانتارانی کورد بێت لە بەغدا، لەبەر ئەوەی پارێزگاریکردن لەسەر ژیان و سەلامەتی هاوڵاتیان و سەروەری خاک لە دەستی حکومەتی مەرکەزیە، نەک لە دەستی حکومەتی هەرێم بێ. بەڵام کە حکومەتی مەرکەزی تەنازولی کردیە لەو مافانە بۆ حکومەتی هەرێم، ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەو سازشە سیاسیانەی کە ئەکرێت
لە بینی حکومەتی عێراق لە بینی حکومەتی مرکزیە و لەگەڵ حکومەتی هەرێما بۆ ئەو هەندێک ڕێکخستنانەی کە پێویستە لە حکومداریە وەکو ئەوەی کە تەئیدی حکومەتی بە مرکزی بکرێت لەلایەن ئەحزابی حزبەکانی هەرێمەوە بۆ ئەوە پشتگوێی مافی پێشێلی مافی هاوڵاتیان نەکات پێشێلی سەروەری خاکەکەیەکات بۆ ڕازیکردنی بەڕاستی پارتیویشێتی ئەوە مشکلێکی گەورەیە نابێت ئەو سازشە سیاسیانە تەسیری لەسەر سەروەری خاچی عێراقا هەبێ بەڵام نوێنەرەکان بەڕاستی نوێنەر نیە ئەگەر نوێنەر بن دەبێ بەو ئەرکە هەستن لەبەر ئەوەی ئەوە ئەگەر ئەمە وەکو دوایین پرسیار بێ بڕیار وایە لە چەند ڕۆژی داهاتوو سوودانی سەردانی تورکیا بکات لەگەڵ ئەردۆغان بڕیار وایە لە چەند ڕۆژی داهاتوو سوودانی سەردانی تورکیا بکات و لە ئەنقەرە لەگەڵ ئەردۆغان کۆ بێتەوە بە پێی ڕاگەیاندراوەکان کە لە ڕاگەیاندە عێراقیەکان بڵاو کراوەتەوە یەکێک لە دۆسیەکان ڕێگیری یانی کشانەوەی هێزەکانی تورکیا لە عێراق بەهۆی ئەوەی کە لە تورکیا ئێستا پارتی کرێکارانی کوردستان گفتوگۆی ئاشتی هەیە پێ دوایە عێراق بتوانێ پێداگیری بکات لەسەر دوورخستنەوەی هێزەکانی تورکیا لە عێراق ڕاستی لە پرسیارەکەم نەگەیشتم ئەگەر ینی لە چەند ڕۆژی دەنگت نایە دەنگ لە چەند ڕۆژی داهاتوو بڕیار وایە سوودانی سەردانی تورکیا بکات بە پێ ڕاگەیەندراوە عێراقیەکان یەکێک لە تەوەرەکان بریتی دەبێت لە دوورخستنەوەی سوپای تورک لە خاکی هەرێمی کوردستان و عێراق پێ دوایە سوودانی بەر لە هەڵبژاردننی عێراق بتوانێت ئەم هەنگاوە بەرامبەر بە تورکیا بگرێتە بەر هەموو دەمێک سوودانی دەتوانێت ئەو داوایە بکە بەڵام ئایا سوودانی ئەتوانێت فەرزی ئیرادەی خۆی بکایان ئەوە من نازانم ڕاستی ئەوە ئەگەڕێتەوە سەر ئەو تەرتیباتەی لە بینی پارتی و لە بینی سوودانی هەیە لەلایەکەوە لە بینی ئەو تەرتیباتەی لە بینی پارتی و تورکیاش هەیە ئایا سوودانی ئەتوانێت ئەوە بکات ئەو شتانم بکات ڕاستی دەبێت سوودانی ئەوە یەک لە مهمەکانی ئەرکەکانی سوودانیەکە ئەو شتە بکات داوای کشانەوەی هێزی تورکیا بکات لەسەر خاکی کوردستان لەبەر ئەوەی ئەوە خاکی عێراقە ئەوە سیادەی عێراق نابێ پێشێلی ئەو کە بێلەوە نەک هەر تەنها پێشێلی سیادەی کردیەوەی نەما پێشێلی مافی هاوڵاتیانی شەکا کە بگەڕێنەوە جێگەی خۆیان بگەڕێنەوە زێدی خۆیان بگەڕێنەوە گوندەکانی خۆیان یا قەسفکردنە کوشتنی چەندین هاوڵاتیمان بینیە هاوڵاتی کوژرایە هەتا ئێستاکەش حکومەتی عێراق یەک ئەومان نەدیت یەک احتیجاز بکات بەڵێ ڕاست دکتۆر محەممەد من ئەوە زۆر نقطێکی گرنگە بۆ عەرەبەکان کردی خۆ من پێم خۆشە کردیتی ئەوە نەبێ برێم لەگەرەوە نەبووم بۆ عەرەبەکان کە کردی بەڵام بۆ کوردەکانیش ناکرێت کە کورد دەکوژرێ یعنی کورد خوێنی کورد ئەوەندە هەرزانە ڕاست بەداخەوە یان خوێنی کورد بەهی دوو حیزبی کوردستان دەزانن مهم نییە مهم ئەوەیە ئەو حیزبانە کە پێ رازینە بە کوشتنی هاوڵاتی کورد حکومەتی مرکزیش دەبێت ڕازی بێت دەبێت حکومەتی مرکزی دیفاع لە هاوڵاتی کوردستان بکات لە کاتێکە کە ئەوانە خیانەت لە ئەو هێزانە کە خیانەت لە هاوڵاتی کوردستان دەکەن و ناتوانن پارێزگاری لە ژیان و سەلامەتی و بەرژەوەندی خەڵکی کوردستان بکەن بەڵێ دکتۆر محەممەد کیانی زۆر سپاس کە میوانی گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆمان بووی ڕۆژێکی خۆشتانە زۆر سپاس بۆیەوەش بەڵێ بەڕێزان دەچینە سەر تەوەری دووەمی گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆمان ئەویش دۆسیەی شەهید جیهان تەهایە لە چەند ڕۆژی ڕابردوو بەشدار حەسەن پارێزەری پێشووی دۆسیەکە لێدوانێکی داوە لە سمینارێک لە بەریتانیا کە ڕێکخراوی عەبدێشوبات ڕێکی خستووە لە سمینارەکە لە لێدوانەکەیدا بۆتە هۆی ئەوەی بنەماڵەی شەهید جیهان تووڕە ببن و ڕوونکردنەوە بەیەکەوە گوێگر دەبین لە قسەی بەڕێز بەشدار حەسەن پارێزەری پێشووی دۆسیەی شەهید جیهاندا دواتر دەچینە سەر
لێدوانی بنەماڵەی شەهید جیهان تاها. من حتى هسه دزايم كتكم كجراية حتى هسه هيك نمقت روجك لرقي بياوكي خوي لرقي بياوكي خوي ستاندو بو منطقي لای ڕێزان و منطقی بازانی هەڵبژاردیە بە پێی قسەی دایکی کە لە ئیفادەکەی باز دەکا دەڵێ ئێمە لەبەرەوەی خەڵکی منطقی سرێشمەینە لای منطقی دیانە و لەگەڵ مامۆستایەکانی هاوپیشەی لە قوتابخانەکەی چەند جارێک بۆ سەیران و گەشت چوونەتە سەر ئاوی ڕێزان لۆیە ئەو ڕێگایە شارەزا بۆ ئەو ڕێگای گرتووە لەوێ ئینتیحاری کردووە خۆی کوشتووە ئەوە قسەی دایکیتی. بەڵێ بەڕێزان ئەمە لێدوانی پارێزەر بەشدار حەسەن بوو کە بۆتە هۆی ئەوەی بنەماڵەی شەهید جیهان تووڕە ببن و بەرامبەر ئەم قسانەی بەڕێز بەشدار حەسەن هەم ڕوونکردنەوەیان داوە هەمیش دایک و باوکی شەهید جیهان قسە دەکەن لە ڕوونکردنەوەکە کە بە ناوی بنەماڵی شەهید جیهانەوە بڵاو کراوەتەوە تێدا هاتووە دەڵێ ئێمە زۆر دەمێکە نزیکەی ساڵێک ئێمە زۆر دەمێکە نزیکەی ساڵێک دەبێت لێرەوە لەوێ ئاگادار دەکرێنەوە کە لەلایەن کەسانی دڵسۆزەوە ئەم بەڕێزە لە هەموو شوێنێک بەناوی خانەوادەی مامۆستا جیهانەوە قسە لەسەر دۆسیەی تیرۆرکردنی شەهید جیهان تاها دەکات. زۆردانمان بە خۆمان داگرت بە دوای دانەچوین و تا کارگەویشتە ئەوەی بە چاوی خۆمان بیبینین بە گوێی خۆمان بیبیستین ئەم کەسە لە پێگەیەکی بەهێزەوە بۆ دروستکراو لە ناو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەبێ پشودان لەسەر ئەم دۆسیە پشودان لەم دۆسیە دەدات و هەوڵی بچووکردنەوە بەلا ڕێدابردنی ئەم دۆسیە دەدات و ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ئێمە سار دەکاتەوە. ئێمە لە سەرەتای دۆسیەکەوە ئەم پارێزەرەمان گرت بەڵام هەرزوو بۆمان دەرکەوت هەوڵی بەلا ڕێدابردنی کەیسەکە دەدات و شک و گومانمان لێ کرد و لەبەر ئەوەی زۆر بەڕێزەوە بەڕێمان کرد و گرێبەستمان لەگەڵ ئیمزانەکەی هیچ پارەیەکیشمان پێ نەدا بەڵام هێشتا بەردەوام بوو لە قسەکردن لەسەر دۆسیەکە و بە بەخشینی زانیاری نادروست لەسەر دۆسیەکە. لە کۆتایی ڕوونکردنەوەکەی کە بە ناوی بنەماڵەی شەهید جیهان تاها هاتەوە بەداخەوە ئێمە چاوەڕێ بن حکومەتی هەرێمی کوردستان بێتە وەڵام و نیگەرانەکانی ئێمە و خەڵکی کوردستان بداتەوە لەسەر ئەم دۆسیە نەک ئەم جۆرە کەسانە بێن پارێزەری دەسەڵات بن و لە بڕی ئەوان وەڵام بداتەوە. هەروەها دایکی باوکی شەهید جیهان تاها ڕوونکردنەوەیەکیان داوە بەیەکەوە گوێ لە قسەی دایک و باوکی شەهید جیهان دەگرین. من حتى هسه دزايم كتكم كجراية حتى هسه هيك نمقت روجك جيهان انتحاري كده من شكم هي كتكم كجراية مش قلتم ببوليسي ولا بارزان قلتم كتكم شكم هي بميدي خوي وعائلة خوي أو محامي دروزن أو إيش دري أوها قلت يا من بحياتي هيش نمقت بس أنا كتكم أقعوها أم قلت أو محامي لدستي خوامان داني دري أتو كتكت قلتي انتحار كده من هيش نمقت كتكم بس قلتم شكم هي بعائلة ميدي خوي وميدي خوي هسه عم نشكم هي بحكومة هو أجا كتكم انتحار دكيلو بلا مالي خوي انتحار ناكلو دروي لملا بارزان كتكم ناتواني سياقة دكيلو لا أو جيك خطرة أما روشمان لحد جي حادث ديتمان أو ريقك كوبو كركم ناتواني تن لميجا سياقة دكي ناتواني بوريقا بس زور روشمان أو لا سلاوريزمان هي بو همولايك من وەکو کە دەکەمە باوکی مامۆستا جیهانی ئێوانە بێژی ناڕازی ئێمە وەکو خانەوادەی شەهید مامۆستا جیهان تاها کە تیرۆرکە لە بلەوبارزان ساڵێک و حەوت مانگ لەمەوبەر کەسێک کە بریکارداریمان بەناو کردووە کە بەکاری خۆی هەڵبستێت وەکو پارێزەر کە ناوی بەشدار حەسەن
پێشی 3 ڕۆژ لەمەوبەر لێدوانی داوە بە ناوی خانەوادە قسەی کردو و کە کۆنگرەیەکی ڕۆژنەمەوانی بووە لە ڕێکخراوی هەفتەی شوبات ئەم لێدوانانە کە داویەتی دوورە لە ڕاستی. بەڵێ بەڕێزان گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەر شاد بن. گفتوگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی